ماشي ميلاد بريتي أنا جود معقولة دعاتي جوازي أوقاف خصوصي ديدانات نوتو ساماني سلوستي بها طالباني أنت سيري طالباني أي حكمتي خماشي فارينا وتتابشي أي حكمتي خماشي فارينا وتتابشي داوای مافەسەرەتایەکانی خۆمانەکەین وەک موچە ئێمە تەنها حەقی خۆمانمانەوێت ئەنها داوای عەدالەت دەکەین هیچ دوورە لە هەموو تەزکیەیەکی حیزبی و ئاماژەیەکی حیزبی من حەزەکەم حکوومەتەوە نە عەدالەت بێ هەرچی حیزبەیە یەک کورسی بێنێ و هیچ بۆ دەمەتەقەی پەرلەمان ئێمە بۆ حیزبینا بۆ مافی خۆمان ناتوین داوای مافی ڕەوای خۆمانەکەین مامۆستا ومێدەوارم حکوومەت بێتەوە بەخۆیە و بە جۆری عەدالەت بێ ئەو حیزبانەی فەریکانە کە ئێستا دروست بوون بکشێنەوە كابرای ڕەحمەتیوتی کامڕۆچن بۆ خۆپیشاندان مامۆسای مێزەرسپی حیزبی سلامی وەڵامی چیە دەرەوە لای جوان خۆپیشاندانمان ساز کردووە دژی ئەو ستەم و نەعەدالەتیەی بەرامبەر بە کۆمەڵگا ئەکرێ و بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکرێ ئێمە دژی ئەو ئەقلیەتین کە لە پشتی ئیداری وڵاتەوەیە دژی ئەو ئەقلیەتین کە ئیداری کۆمەلگایە کە ئیدارەی مؤسسەکانەیە دامەزراوەکانەیە لە یەکێتی پارتی و هەموو حزبەکانیکەوە لە دەسەڵات لەگەڵەوانی لە ئۆپۆزیسیۆن ئێمە بڕوامان وایە ئەبێ خەڵکی تێبگالەوەی کە ئەمانە هەمویان بەشێکن لە سیستەمەکە و ئەمانە بەرپرسن لە کۆی کێشەکانی کۆمەڵگا بۆیە ئێمە وەکو خەڵکی هەڵەبجا ئەو بەشی کە ئامادە بووە لە شەقامە ئەمڕۆ زۆر دژی سەرجەم حزبەکان بووین و هەوڵمان ناوە کە بە تەواوەتی دەستی حزب لە شەقام و لە خۆپیشاندانەکان و ناڕەسایەتیەکان ببڕین ئێمە یەکەم ئامانجمانەوە بووە کە دژی ستەمەکە و عەقڵیەتەکە بین لە ئایندەشا ئێمە بەپێی زروفەکە بەپێی پەیوەندیمان لەگەڵ ناوچەکانی دیکە بە تایبەت لەگەڵ گەرمیان و ڕانیا ئێمە خۆپیشاندان سازەکەینەوە ئەنجامی ئینەوە بەپێی زروفەکەەوە بەبێ کات و شوێنەکە ئێمە هەوڵێن لە ئایندەیەکی نزیکە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە خەڵکی هەڵەبجا ئاگادار بکەینەوە کە هێنە سەر شەقامەوە بەڵام پلانمانەیە بە جۆری چکە و بە ستایلی چکە ئەم جارە ئیدامی پێبین و بەردەوام بینەوە ڕۆژەکان شەریکە دز پشتی ئیسلامیەکانمان کردبوون بەبێتین کاکە بەسەیتر کاکە ئیتر ناکرێت زۆر جارێزن زۆر جار بێتاقەت بوون